شنڕەوێ مستەفا بەیەکجاری ماڵ ئاوایی کرد لە کاری ڕاگەیاندن وە خەڵک ئاگادار دەکاتەوە لەوەی لە کەناڵی نێت تیڤ نەماوە بۆچی وە هیچ چالاکێکی لە گروپی کچانی کوردستان نامێنێت پرۆگرامی فاشۆن و ئەو بابەتانە بۆچی وازی هێنا هەموو ئەو شتانە بەیەکجاری هۆکاری چییە؟ بەنیازە شوو بکاتن بەکێ ئایا خۆشەویستی هەیە ڕابزی داوەتە کامە هونەرمەند تەواوی زانیاریەکان لە کلین میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێرت بین نەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. شنڕەوێ مستەفا ئەستێرە دیارەکەی نێو کەناڵەکان لە ئێسادا هەوادارێکی زۆری هەیە خەڵکێکی زۆر بە پێشکەشکارێکی سەرکەوتوو دەیناسێرن شنرەوێ بۆ ماوەیەکە کاری تیڤ و ڕاگەیاندن دەکاتن بەڵام لە کۆتازار لە دروازەی کەناڵی نێت تیڤیەوە دەرکەوت لەو کاتەوە شنرەوی زیاتر بە خەڵک ناسێنرا پێش ئەو کاتە خەڵکێکی ئەوها نەیان دەناسی بەڵام دواتر ناسرا شنرەوی تەنها پێشکەشکار نییە بەڵکو ئەکتەری دراماکان و فلیمەکانیشە شنرەوی خەڵکی شاری سلێمانیە لە ئێستادا خەریکی کاری پێشکەشکاریە 66 کیلۆ و باڵاشی 168 سانتیمەترە وەرەوە شەنرەوی پرۆگرامی جوانکی لەو چەندین پرۆگرامی تر پێشکەش دەکرد وە خەڵکێکی زۆر بە دڵیانە لە کاری ڕاگەیاندکاری و پێشکەشکاری وەروها پرسیاری ئەوەی لێ دەکەن ئایا تۆ خۆت پێ جوانە ئەوش لە وەڵامدا دەڵێتن جوانی گرنگ نییە گرنگ ئەوەیە چی پێشکەش دەکەیت وە دڵی کەس نەشکێنی چونکە دڵیان شکاندوم بەڵام هیچ زانیارێکی دەربارەی ئەوەی نەدا کێ دڵی شکاندووە و دەربارەی ئەوەش باز دەکا لە سۆشیال میدیا خۆیەکی ناشرین هەیە خەڵکێکی زۆر نامەوشتی بۆ دەنووسن و وەروها کۆمنتی ناشرینی بۆ دەنووسن لەسەر وێنەکانی دڵێ هیوادارم ئەم شتێ تەرێک بکەن با ئێمەش وەکو کەسانی تر با یارمەتی یەکتری بدەین و هەوڵ بدەین یەکتری پێش بێخین نەوەک کۆمنت و شتی نەشیا بۆ یەکتری بنووسین لە جاتیۆی خۆت بۆ خەریک دەکەی بڕۆ خۆت فێرە دووش بکە باشترە وەروها وە دەژڵێتن ئەو کەسانەی بوختانیان پێ کردومە خوا حەقی منیان لێ دەسێنێتەوە وەروەها شەنرەوی هەر کاتێک باسی خۆشەویستەکەی دێتە گۆڕێ دەوی تێکدا ئاڵێ و نازانی چی بڵێتن تەنها قسەی شەنرەوی ئەوەیە دەربارەی خۆشەویستە کۆنەکەی باز لەوە دەکاتن خوا حەقی منی لێ بکاتەوە ئەوەی خراپە بەرامبەر خەڵک بکە ڕۆژێک دێ ئەو خراپەیە بەرامبەر دەکرێتەوە ئایا دەبێت کێ دڵی هاتبێت دڵی ئەم کچە جوانەی شکاندبێ لەبەرەوەی تاوەکو ئێستا هیچ زڵمکردنەوەیەک نادا دەربارەی ئەو کەسەیە کە کاتی خۆی خۆشەویستی هەبووە وەروەها ژیانیش بەردەوامە گەر ئەو بڕواتن کەسانی تر دێتە جێی بێگومان وەروها بۆیە باسی ناکە وە نقطە زوفی خۆشی بۆ بینێران ئاشکرا دەکا دەبێت نقطە زوفی چی بێ دەڵێتن نقطە زوفی من کراس و جلوبەرگە وەروەها زۆر پێم خۆشە هەموو کاتێک جلوبەرگی نوێ لەبەر بکەم و زۆر دڵم پێخۆش دەبێ ئەوە نقطە زۆفی منە بۆ ماوەی یەک مانگ تەنها 3000 دەچمە بازار بەڵام لە ئۆنلاین تاوەکو پێم بکرێت داوای دەکەم وە زۆر کەیفم بە جلوبەرێک دێتن وە پێم خۆشە هەڕۆژێ و جلێکم لەبەردا بێتن لای منیش گرنگ نییە جلەکە مارکە بێ یاخودنا تەنها جلەکە جوان بێشتەچی لای من زۆر گرنگ بە مارکە و شتیوان نادەم وەروها دەژڵێتن وە زیاتر بە ئۆنلاینیش داوای دەکەم و باز لەوەش دەکاتن شنرەوی دەڵێ ماوەیەک سناپم بە گۆرانی هونەرمەندێک دەکرد ماوەیەگە و هونەرمەندا نامەی بۆ ناردم داوای خۆشەویستی لێ کردم بەڵام من وتم برا گەورەی بۆیە لە وڵاتی ئێمە زۆر شتێکی سەیرە گەر تۆ سناپ بەدەنجی هەندێک هونەرمەند بکەیت ئەو هونەرمەندە بە هەڵە تێدەگاتن وەروە هەموو هونەرمەندەکانی جوانینە هەندێک لە هونەرمەندەکان لە نوێترین پۆستی شنرەوێ لە لاپەڕی فەرمی خۆی لە ئینستاگرامەکەی باز لەوە دەکاتن کە کەناڵی نێت تیڤ جێهێشتووە لە ئێستادا لەو کەناڵە کار ناکاتن وە دەڵێ بەیەکجاری ماڵ ئاوا ڕاگەیاندن بەڵام ئایا نازانین
لە تیڤیدکە دیار دەکەوێتەوە یاخود نا تەنها وەکو پابلیک فیگەرێک لە سۆشیال میدیا دەمێنێتەوە و لە سناپچات و ئینستاگرامەکەی خۆی و هۆکاری زۆربەی ڕاگەاندکارەکان و پێشکەشکارەکان لە کەناڵەکان جیا دەبنەوە. ئێستاکە هەمومان دەزانین هەر کەسە و خاوەن ڕکلامی تایبەتی خۆی لە سۆشیال میدیا بە تایبەتی لە سناپچات و ئینستاگرام و شنروێش ئەوە یەکێکە لە هۆکارە بڕاپێکراوەکان. گویا ئەو خاتونە لەبەرەوەی داوایان لێ کردووە کە ڕکلام تایبەت بە کۆمپانیایەکان نەکاتن لە سناپچات و ئینستاگرامەکەی وا دیارە ئەویش ئەو شتێ قبول نەکردو و واقدەکەی لە کەناڵی نێت تیڤی کۆتایی هاتووە پرۆگرامی نوێ وە سیزنی نوێ پرۆگرامی جوانکیلا بەشدار نابێتون و وازی لەو کەناڵە هێنا لەبەرەوەی ئێستا پارەی ڕکلامی سناپچات و ئینستاگرام زۆر زیاترە لە ماشەکەی خۆیان. بۆیە زۆربەی ڕاگەاندکار و پێشکەشکارەکان واز لە کەناڵ و تیڤیەکان دێنن تا ئەو کاتە لەو شۆنانە دەمێنێنەوە زیاتر خەڵک بیان ناسێ و وەلا لە پەڕی فەرمیەکانی خۆیان لە ئینستاگرام و سناپچات بەهێز دەبێتن و ویوێکی باشیان دەبێت. ئەو کاتە داهاتی ماگانەیان زۆر زیاترە لەوەی لە کەناڵێک کار بکەن و ئەو هەموو یاسا و ڕێسایی تێدایە. بۆیە دەڵێن شنرێوێ لەبەرەوەی کەناڵی نێت تیڤی جێهێشتووە پێی خۆشە لەمە دووە وەکو پەبلیک فیگەرێک لەناو سۆشیال مەدیا بکەوێتن و بۆ کاری ڕێکلام بکاتن. و دەربارەی ئەوەش زۆربەی خەڵک بۆیان نووسیوە ئایا شوت کردووە بۆیە وازت لەو کەناڵە هێناوە. ئەویش لە وەڵامدا دەڵێ نەخێر لە ئێستادا شوم نەکردووە و بۆ باسی ئەوەشی نەکرد ئایا لە داهات توێکی نزیک شو دەکات یاخود نا. وا دیارە لە ئێستادا باز لەوەش دەکاتن هیچ کار و چالاکیەکی لە گروپی کچانی کوردستان نامێنێتن. وا دیارە پێشتر زۆربەی خانمانی بە خەڵک ناساند بە تایبەتی لە پرۆگرامەکەی بە ناوی جوانکیلا و ئێستا ئەو خاتونانە زۆربەیان ڕکلاماتێکی باش دەکەن بۆ کۆمپانیایەکان و داهاتەکانیان زۆر زیاترە لە شنرەوێ. وا دیارە ئەویش لەمە دووە ئەوکو پابلیک فیگەرێک دیار دەکەوێت لە سۆشیال میدیا و وەروها دەست دەکات بە کار و چالاکیەکانی خۆی لە سۆشیال میدیا. ئایا شنرەوێ خاتونێکی سەرکەوتوو بوو لە کاری پێشکەشکردن و پرۆگرامەکانی خۆیدا؟ بۆچیت بۆ هەیە بۆمان لە کۆمنت بنووسە. زۆر سپاس بۆ سەرکردنەوەی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەمجارە لەسەر چ کەساتێکی تری بە ناوبانجی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن. واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی. واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا.